مزلومان دەوای لای ئەوە حەقی دەستێنێ و زاڵم لە خەوە ئابە و ئومێدە و بەو قەناعەتە باوەڕدار هەمووی وا لە سەرخەتە لە بۆ ڕۆژ ئاوا لە جۆش و خرۆشین لە میهرەبانی وا تێدەکۆشین دەستێکمان لێرە وا لە پانێڵین ڕۆژ ئاواش تەنیا بەجێ نایەڵین لێرە خەمە خۆین بۆ نەوەی تازە لەوێش ستافمان بە وێنەی بازە دوو دکتۆری باش لەم نەخۆشخانە نوێنەرمان ئەبن لەم کوردستانە دکتۆران هەردوو ڕەوەند و زانە دڵسۆزن ئەوان هەردوو بەمانە دەڕۆنە ڕۆژ ئاوا خوا یاریان بێ کوردی ڕۆژ ئاوا بەش ڕزگاریان بێ ئاین لای ئێمە لەگەڵ نیشتیمان نابێ کەس بڵێ لە یەکدی گیان وا دایکان لێرە ئامادەی کۆڕن بەتەمان لێرە ژیان بگۆڕن بەرنامەی تایبەت دانێن بە جوانی وانەی نوێ فێر بن لە میهرەبانی مناڵی نوێیان تا بووک و زاوە کوردانە بژین وەکو ڕۆژ ئاوا سڵاو لە کۆڕی گشت ئامادە بووان یاخوا بەخێر بن سەرسەر و چاومان زەحمەتتان کێشا کە هاتنە ئێرە میوانی ئێمە گەورە و بوێرە زۆرمان کەیف پێ هات گەورەتان کردین بگەنە مراستان یا ڕەبی ئامین دووبارە زۆر بەخێر بن بەڕێزان وەکو ئەزانن کورد و شعر دوانەیەکی لێگنە بڕاون جا پێتان چۆنە کە هەر بە شعر تێکەڵی زانستەکەمانی بکەین و پانۆستەکانیشمان بە شعر بانکەینە سەر ستەیج کارتۆر بەدڵتانە؟ شارەزای تەواو لە بۆ ئافرەتان دکتۆرە چرۆ پسپۆڕ ولادەوە لە کوردستان تەشریفی بێنێ بۆمان شەڕح کا دوور بێ لە زیان لە بۆ نەزۆکی تێمانگەێنێ چارەسەر بە دەرمان بەخێر بەنیاخوا دکتۆرەگیان پسپۆڕی گشتی کاک دکتۆر دلێر خاوەن بیرۆکەی میهرەبانی و شێر فەرموو تەشریفت زەحمەت بکێشە لەسەر نەزۆکی هیچ قسەی خەڵکی دەبێتە کێشە بەخێر بەنیاخوا کاکتۆر کاک دکتۆر هیوا فەرموو بێ و مەڕۆ سپۆڕی تایبەت کلیە و میزەڕۆ کێشەکانی پیاوان و کاریگەری لەسەر نەزۆکی دەبێ پێمان دەخەبەر بفەرمون کاک دکتۆر کاکتۆر ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین لە ڕوانگەی زانستی و پزیشکیەوە گەر پێناسەیەکی ئینفێرتیڵەتی بە شێوەیەکی زانستی یاخود نەزۆکی بکەین پێناسەکە چیە بێ ئایا هەموو دواکەوتنێکی دووگیانی بە نەزۆکیدا ئەندرێ کەی پێویستە بە خێزانێک بوترێ تۆ کاتی ئەوە هاتووە کە سەردانی دکتۆر بکەیت و چارەسەر وەربگری بۆ نەزۆکیەکە و بۆ مناڵ نەبوونەکەت دڵمان خۆشە کوردستان ئاوەدانە میهرەبانی خەم و ئازاری هەمووان هەردەگریتن لە کوردستان ڕۆژ ئاوا و ڕۆژهەڵات هەریەکە کوردستانمان هەریەک پارچەیە دڵخۆشین کەوا بتانن خزمەتەکی نەوعی کوردی کوردستان بکەین ئینفێرتیلیتی واتە نەزۆکی بەچێ دەرێن نەزۆک ئەگەر کچ و کوڕێک هاوسەرگیری بکەن پاش ئەوەی 1 ساڵ بەیەکەوە ژیان ئەو وەختی پیان دەرێن پاش 1 ساڵی کە 1 ساڵ لەسەر مودەی زەواجیان بەیەکەوە ژیان لە 1 سەقفیدا بەیەکەوە ژیان دووجیان نەبوو ئافرەتەکە ئەو کاتی پێ دەرێن نەزۆکی کە نەزۆکی دوو جۆری هەیە نەزۆکی پرایمەری هەیە و سێکندەری هەیە پرایمەری ئەوەیە کە هەر لە بدایەتەوە نەزۆک بیتن سێکندەری ئەوەیە منداڵێکیان دەبیتن یان دوانیان دەبی دوای پاش فترێکی دیسانەکە منداڵیان نابیتن بەڵام ئەگەر بێن نەزۆکی تەماشای بکەین لە زانستی پزیشکی بە نەخۆشی دادەنرێتن نەخۆشیە یعنی چارەسەری هەیە وەکو هەر نەخۆشی چیتکە کاتێکە بۆ نەخۆشی بەڵام ئەو پێناسی ئەو نەخۆشیەی لە ڕووی کۆمەڵایەتی جیاوازە و ئەو نەخۆشیە لە ڕووی زانستی دینیشەوە جیاوازە لۆ نمونە نەخۆش لە مانجی ڕەمەزان بە ڕۆژی نابیتن دەتانی بە ڕۆژی نەبیتن عوزری هەیە بەڵام بە کەسی نەزۆک نارێنە تو عوزرت هەیە بە ڕۆژی مەبە کەواتە یعنی ئەو پێناسەی لە ڕووی ئاینیەوە فەرقی هەیە یعنی دوایەکە نەزۆکی شتێکمانێ پێدرێن سیندرۆم یعنی کۆمەڵک نەخۆشی لە یەک کەسی بەڵام ئینفێرتیلیتی نەخۆشیەکە لە کۆمەڵک کەسی عکسی سیندرۆمیە یعنی هەم کوڕەکە هەم کچەکە هەم خەزور و خەسووی هەم لە خەسوو و خەزوری کوڕەکەوی کچەکەی یعنی 3 بنەماڵە جاری وا هەیە 5 ماڵی خۆشی ماڵی براشی هەموو خەمی ئەو کێشەیتیان یعنی لۆیەکە ئەگەر برێن عکسی سیندرۆمیە یعنی نەخۆشەکە لە ناو کۆمەڵە کەسێکیدا دەبیتن هۆکاری زۆرە دکتۆرە بەڕێزەکان باسی دەکەن بەڵام گرینگە ئەمە کو تەمەشا نەزۆکی بکەین
لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێویستە هۆشیاری کۆمەلگا زیاد ببیتن کاتێک مراعاتی دەرونی ئەو کەسانە بکەین چونکە جاری وا هەیە هەر ئەو نەخۆشیە جگەلەوەی کە منداڵیان نابیتن دەبیتە هۆی ئەوەی کە دابڕانیان لە کۆمەڵگا. ئەتوانین بڵین نەزۆکی هۆکارەکەی لە مشکایە نەک تەنیا لە جەستە و لە لاشەیە جاری وایە سترێس و دەرونی مەشهدێکی دەجێڕمەوە یعنی دەمەوێتن هۆشیاری خەڵکی ژن و پیاوەک تەلەڤیزۆنیان کڕی بوو چوو بوونە ماڵیان گوتیان بەداک و باب گەورە بیتن یعنی تعلیقەشان لێدا بوون على ئەساس منداریان نییە ئیدی ئەوان لەوانە هەر بە بابی سوحبەتەوە گوتی بیان بەڵام پاش ئەو حادیسەی ئەو ئافرەتەیە 2 ڕۆژان بەس گریا بوو خەفەتی لێ خواردی بوو یعنی هەستی بە نەقص کردبوو لێکە لەو پانێڵانەوە دەڵێنە هەمووان ئەوانەی کە خوای گەورە تاقی دەکەنەوە ئەسڵەن هەدیەیە خوای گەورە دەیداتەیە کەسێکی شرد نییە خۆش بێتن داکمان عائیشە منداڵی نەبووە هەر منداڵی نەبووە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کوڕی لەبووە نەمایە یعنی کوڕەکانی بە بچوشی وەفاتیان کردیە لێیەکە بوونی منداڵ معنای ئەوە نییە ئەو کەسەیە براوەی قیامەتەیە یان نەبوونی منداڵ یعنی ئەو کەسەیە خراپە و ماری وێرانە یعنی ئەوە نەزڕەی تەمەشا بکەین ئینفێرتیلیتی دیاری دەکە دەبی بە هەمومان هاریکار ببین نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی ئەوڕۆ ئەو پانێڵەی ساز دەکە ئامادەباشی دەکەین لە بۆ دانان و بەردی بناغی ئینفێرتیلیتی سنتەر بتانین بەشێکی گەورەی تێدا بکەینەوە بە پشتیوانی خوای گەورە هەم لە بۆ پیاوان هەم لە بۆ ئافرەتان چونکە هەردوو هۆکارەکان هەوڵ بدەین چارەسەر بکەین و ئومێدی سەرکەوتو لە بۆ هەمان دەخوازم خوای گەورە لە هەمووان قبول بکاتن ئەو هەوڵ و کۆشەیە و خوای گەورە سەربەرزمان بکە هەمومان بە منداری ساڵحی چاک پێمان ببەخشیتن و دڵخۆشبین لەو دنیاە کورتەی تاوەکو بەهشتەشی نەبراوە بەدەست بین انشاءالله کاکتۆر ئەی چۆن هاوسەران بتوانن لەم قۆناغە سەختەیە پشت و پەنای یەک بن و گوێ بە قسەی دەوروبەر نەدەن بۆی کاریان لێ بکە تأکید هەموو شتێکی سلبی کە لە بۆ ئینسانی هات لە ژیانیدا نەیکاتە خەم چونکە بەڕاستی یەکەم هۆکاری مردنی ئینسانی دەزانن چیە کۆرتیزۆنە کۆرتیزۆن یەکەم هۆکارە کەوا ئینسان پێدەمریتن لەو دنیاەی کە کۆرتیزۆنیش بە چ دروست دەبیتن بە ترسی ترس لە ڕابردوو خەفەت لە داهاتوو خەم و خەفەت کۆرتیزۆنی بەرز دەکاتەوە کۆرتیزۆن دەبیتە دنیایەک مەشاکل لە ئینسانیدا و بە یەکەم هۆکاری مردنی ژادەدرێت لەسەر زەوی چونکە کۆرتیزۆن جەڵتەی قەلبی بە دوای خۆی دادەنیتن جەڵتەی دەماغی بە دوای خۆی دادەنیتن کۆمەڵێک مەشاکلی بە دوای خۆی دادەنیتن هۆرمۆناتی ئینسانەکەی تێک دەداتن لۆیەکە هەوڵ بدەن دائیمەن خوای گەورە پاشتن پشتیوانە و منداڵی شەدێکە لەلایەن خوای گەورە لۆیەکە قسەی خەڵکی کاریگەری نەبی لەسەر هیچ کەسێکی و مهمیشە ئینسان لە ڕۆژە سەختەکان پشت و پەنای یەکتری بن بەتایبەتی ئەو کچ و کوڕەیە کە هاوسەریان پێکینایە و بەردەوام دڵناوی یەکتری بدەن و لە ڕێگەی چارەسەریشدا بگەڕێن و زۆر دیاریدەی کۆمەڵاتی هەیە غەڵەتە مەسەد کاتێک کە کوڕی نابیتن کچی دەبیتن وا دەزانن خەتایەکەی ئافرەتەکەیە ئەو غەڵەتە یاوە خۆت کاتێک کە یەکێک منداڵی نابیتن شەرنیە لە ئافرەتەکەی بیتن چونکە پیاویش هەمان 150 هۆکارە لەسەر ئەوەی کەەوە منداڵیان نەبیتن لۆیەکە پێویستە یعنی ئەوە ئەسڵەن تاوان نییە و تاقیکردنەوەی ڕەب العالەمینە زۆرانیشمان دیت فترێک منداریان نەبوو دوایە کە منداڵیان دەبیت خۆش بەخوا کاکتۆر هیوا زۆر بەخێر بەنیاخوا ئەگەر بێمە لای بەڕێستان بمەوێ لە زاری بەڕێستانەوە ئەو مەفهومە ڕاست بکەمەوە کە زۆر جار لە کۆمەڵگەی ئێمەیە کە هاوسەران مناڵیان نابێ هەمویان ینی چاویان ئەچێتە سەر ئافرەتەکە و چاوین بڵێن پەنجەی تۆمەت بۆ ئافرەتەکە درێژەکرێ ئایا تا چەند گرینگە کە پیاوانیش ئەوە بزانن نیوەی کێشەکە و بگرە نیوەی چارەسەرەکەش لەوانەیە لای پیاوەکان بێ تا چەند گرینگە کە پسپۆڕێکی تایبەت بە پیاوان لە ناو تیم و ستافی چارەسەری نەزۆکیە مەوجود بێ زۆر سپاس دکتۆرە دەستەکانت خۆش بیتن هەر بژی بەنسبەت ئەوەی کە لە برێن مجتەمەعی ئێمەوا باوە هەر کاتێک ژن و مێردێک نەزۆک دەبن هەمووی ڕوویان لە ئافرەتەکەی دەکەن و بەبێ گوێدانە پیاوەکە دەبی زانستی پزیشکی ئەوەی دەرخستووە کە 150 نەزۆکی لە هەر خێزانێک ینی پەیوەندی بە پیاوەکەەوە هەیە و 150 پەیوەندی بە ئافرەتەکەەوە هەیە جا بۆیە
باشترین شت بۆ ئەو خێزانانەی کە منداڵیان نییە دەبی ژن و مێردەکە پێکەوە هەڵسەنگاندنیان بۆ بکرێتن. عادەتەن ئەو سنتەرانەی کە ئیش لەسەر ئەو مۆزوعانە دەکەن 3 دکتۆر پێکەوە ئیش دەکەن، دکتۆری ئافرەتان کە ئیش لەسەر ئافرەتەکەی دەکاتن و دکتۆری پیاوانە کە ئیش لەسەر نەزۆکی پیاوەکەی دەکاتن، زائیدن دکتۆری کۆرپەلەزانی، دکتۆری ئیمبریۆلۆجیست. دەبێت ئەو 3 دکتۆرە پێکەوە هەماهەنگی بکەن هەتاوەکوتانن ینی باشترین چارە لە ئەو نەزۆکیە بۆ دۆزرەوە. درستە زۆر چاکەیت کاکتۆر. ئەی ئایزۆسپێرمیا چییە؟ ئایا پیاوێک کە ڕێژەی سپێرمی سفر بێ ئەکرێ خی گەورە مناڵی پێ ببەخشێ و بیکا بە باوک و چارەسەری چییە؟ بێگومان سەرتا دەبی بزانین ئازۆسپێرمیا بە شێوەیەکی گشتی ینی کە ئەگەر تعریفی بکەین ئەوەیە سپێرم لە ناو ئاوی پیاوەتی پیاوەکەدا نییە، یعنی واتە نەبوونی سپێرم لە ئاوی پیاوەتیدا بە شێوەیەکی گشتی 2 جۆرمان هەیە. جۆرێکمان هەیە پێی دەرێن جۆری جیران ئۆبستراکتیڤ ئازۆسپێرمیا و جۆرێکمان هەیە نەن ئۆبستراکتیڤ ئازۆسپێرمیا. واتە ئۆبستراکتیڤ ئازۆسپێرمیا ئەو جۆران دەگرێتەوە کە گون دەتوانی سپێرمەکە دروستکاتن، بەڵام لە ڕێڕەوی گواستنەوە جیران هەیە یان تەسکبوونەوە هەیە کەوا دەکا سپێرمەکە لە گونەکانەوە نیێتە دەرچەی دەرەوەی پیاوەکە. ئەم جۆریان عادەتەن چارەسەری زۆر ئاسانترە لەوانەیە لە جۆری دووەمیان کە نەن ئۆبستراکتیڤ ئازۆسپێرمیا. نەن ئۆبستراکتیڤ ئەوەیە کە مەخەلەلمان هەیە لە گونەکەی خانەکانی کە تەواو دروست دەکەن، ئەو خانانەمان خەلەلیان تێدایە یان هۆرمۆناتی پیاوەکە مەشاکلی هەیە. هەردووچان جاری وا هەیە تەنها بە چارەسەرکردنی لایفستایلی پێشنتەکە لەوانەیە بگەینە ئەو مەرحەلەیە کە پیاوەکە نەزۆچەکەی چارەسەر بێت. هەندێک جار هەیە بە چارەسەری پزیشکی، جاری وا هەیە دەتانین ینی بگاتە مەرحەلەی ئەوەی کە نەشتەرگەری بۆ پیاوەکە بکرێت، اینجا بتوانین سپێرم بەدەستبێنین یان دەستکاریکردنی هۆرمۆنەکانی و ڕێکخستنەوەی هۆرمۆنەکان. هەندێک زاریش هەیە تەنانەت پزیشکیش ناتوانێت هیچ کارێک لەگەڵ کاری خۆی گەورەدا بکات. درستە. دەستان خۆش بە کاکتۆر. ئەی ئەگەر ئافرەتێک هەموو ڕێگاکانی تاقی کردبوویەوە، پیتانی دەستکردە یا مناڵی بلووریە، هەر خۆی گەورە مناڵی پێ نەبەخشین، ئایا ئەکرێت لەم کاتەیە بیرمان بۆ کێشە لە پیاوەکە بچێ و چارەسەر چییە بۆ ئەمە؟ هەروەکو لە سەرەتا ئاماژەم پێکرد، یعنی هەر لە بیدایەتەوە هەر خێزانێک کە بە نەزۆچان هەبوو پێویستە هەردووچان پێکەوە هەڵسەنگاندنیان بۆ بکرێت. ناکرێت تەنها بەس ئەمە ئافرەتمان هەبووە بیانی پیاومان هەبووە 3 ژنی هێناوە منداڵی نەبووە لەبەر مۆزوعی ژنهێنان، لە پاشان کە هاتوتنە لای مۆ سەردانی مەیان کردووە بینیمانە کە خەلەلەکە لە پیاوەکەی نەک لە ئافرەتەکەی، جا بۆیە هەر لە سەرەتاوە دەبێت ژن و مێردەکە پێکەوە هەڵسەنگاندنیان بۆ بکرێت. جوانە. دەستان خۆش بە کاکتۆر. وەکو کۆتا پرسیارمان ئەمانەیە بزانین پلانی داهاتووی ئێوە چییە؟ ئایا هیچ پلانێکتان لە بەردەستایە بۆ ئەوەی کە بگەینە ئاستێکی وا جیهانی کە خەڵکی ئێرە هاوڵاتیانمان پێویست نەکا بۆ چارەسەر ڕوو لە دەروێ وڵات بکەن؟ زۆر سپاس دکتۆرە. بەڕاستی پسپۆرێکی من پسپۆری وردە لە نەزۆکی پیاوان لە ئەندرۆلۆجی. ئەندرۆلۆجی زانستەکە تایبەت بە تەندروستی بەس لە پیاواندا دەربارەی نەزۆکی پیاوان، لاوازی سێکسی و برین ناهاوسەنجی لە هۆرمۆنەکان. جا بۆیە ئێمە بە هاوکاری نەخۆشخانەی میهرەبانی و بەڕێز کاک دکتۆر دلێرشینە ئینشاءڵڵا لە پلانماندایە بەم نزیکانە سنتەرێکی گەورە دەکەینەوە کە یەکەم سنتەر دەبی لە کوردستان ئینشاءڵڵا لە بۆ لاوازی سێکسی لە پیاوان و هەم بە هەماهەنگی هەر سنتەری میهرەبانی ئینشاءڵڵا سنتەرێکی IVF زۆر بەهێزیش لێرە دەکەینەوە و ئەو پزیشکە پسپۆرانی بەتایبەت کە پسپۆری وردیان هەیە لەو بوارە کار دەکەن ئینشاءڵڵا بە هەمووان هەماهەنگی دەکەین و بە هیوای سەرکەوتن ئینشاءڵڵا. دەستان خۆش بە یاخواکار هەر بژی دکتۆرە بژی. زۆر سپاس بۆ زانیاریەکانتان. دکتۆرە چرۆی عەزیز بەخێر بەنیاخوا. ئەمە سەرەتا بۆ پرسیارە لە ئێوە دەست پێ بکەم کە ئێوە چۆن وەکو پزیشکێکی پسپۆری ئافرەتان و لەدایک بوون چۆن تەشخیص و دایگنۆزی نەزۆکی ئەەکەن دوای ئەوەی کە زانیتان خێزانێک کێشەی مناڵ نەبوونیان هەیە چۆن بە چارەسەری سەرەتایی تیانە دەست پێکەن؟ ئایا مەرجە یەکسەر پەنابەرنە بەر چارەسەری قورس و گران بە هاوم خێزانە؟ زۆر سپاس بە خێراتنی ئامادەبووان دەکەم بە هیوای ئەوەی سوودێکیان پێ ببەخشین. بەنسبەت تەشخیصکردن ئێمە دوای ئەوەی کەپڵەکە هەردووچیان هاوسەرەکان کە دێن بۆ لامان هیستری تەواویان لێ وەردەگیرێت لەبەر ئەوەی ئەوان لە بارێکی دەرونی ناقەواودان کۆمەڵگەی ئێمە زەختێکی زۆریان لەسەر دروست دەکات دەبێت هەردووکیان ئامادە بن و چەند ڕێنمایی یەک بکرێن
دوای ئەوە هەڵدەسین بە تەشخیصکردن. تەشخیصکردنەکە بە گوێرەی ئەو هیستری لێمان وەرگرت و فکرمان بۆچی دەچێت کە ئەمە هۆکارەکەی چییە. لەوانەیە خێزانێک بێت خانمەکە سۆڕی ماگانەی ناڕێک بێ، ئێمە لەو کاتێ هەڵدەستین بە کردنی سۆنار. ئەگەر هاتوو هەموو شتەکانی نۆرمەڵ بوو، لەگەڵ لەوانەیە پێویست بکە پشکنینی هۆرمۆنی بۆ بکرێت، هەروەکو FSH و LH و پرۆلاکتین و تایرۆید و ئەوانی بۆ بکرێت. ئەگەر زانیمان ئەوانش نۆرمەڵە، دەست بە عیلاج دەکرێت لەگەڵیا و چاودێری دەکرێت. بەڵام ئەگەر هاتوو تەشخیصەکە فکرمان بۆ ئەوە چوو لە ڕێگای بۆڕیەکانی منداڵدان هۆکارن بۆ نەزۆکیەکە، ئەو کاتە ئێمە بۆ ئەوەی دایگنۆزی بکەین چەند ڕێگایەکی کە دەگرینە. بەر لەوانە سۆنار پیشانی بدات کە بۆڕیەکە ئەستور بووە، بەڵام پێویستمان بە ئەشعی ڕەحم دەبێت جاری وا هەیە، یاخود سۆنار بە کۆنتراست ئەوە شتێکی نوێ و زۆر باشە، یاخود پێویستمان بەوە دەبێت بە هەناوبینی دەرمان بکەینە ناو ڕەحمی و کتابزانین بۆڕیەکانی کراوەن یاخود نا. لە کاتێکدا ئەگەر هۆکارەکە منداڵدانەکە بێت، جاری وا هەیە منداڵدان گرەیەکی هەیە، کاریگەری دروست دەکات لەسەر وەرگرتنی منداڵ، جاری وا هەیە گۆشتە زیادەی هەیە، بۆ ئەم حاڵەتانە یان سۆنەر پیشانمان دەدات، یاخود پێویستە ئێمە بچین هیسترۆسکۆپی بکەین نازووری منداڵدان. لە زۆر کاتدا بۆمان دەردەکەوێت گرەیەکی گۆشتە زیادەیەک هەیە، یاخود گرەیەک هەیە، یاخود منداڵدانەکە پەردەی لەناو هەیە، ئەمانە هۆکار بوونە بۆ ئەوەی خانمەکە منداڵبوونەکەی دوا بکەوێت. ئەگەر هاتوو ئێمە گەیشتینە نەتیجە و کاتە بە چارەسەری زۆر سەرەتایی دەست پێ دەکەین. چارەسەرەکانیش وا باشترە، بدایەت باری دەرونی هەردوو هاوسەرەکە جێگیر بکرێت، دوورکەونەوە لە سترێس. دواتر ئەگەر هاتوو خانمەکە کێشی زیاد بوو، ڕێنمایی بکرێت کە کێشی دابگرێت، جوڵەی هەبێت، وەرزش بکات، دوور بکەوێتەوە لە خواردنی چەوری و شیرنی زۆر، وارووا دوور بکەوێتەوە لە خواردنە گازیەکان، دوور بکەوێتەوە لە جگەرە کێشان و نێرگەلە. ئەمە بۆ هەردووکیان ئەکرێت بەشێک بە لە چارەسەر. بەڵێ بە دڵنیاییەوە هەموو چارەسەرێک پێویستە ئەوەی لەگەڵ بێت کە دەتوانین بڵین هەنگاوی یەکەمە. هەنگاوی دووەم ئێمە دەست بە دەرمان دەکەین. لە دەرمانیش هەر دەبێت لە دەرمانە سەرەتاییەکانەوە دەست پێ بکەین. ئێمە زۆر دەرمانمان هەیە دەخورێت، هەروەکو هەبی کلۆمیفین سترێت، لیترۆزۆل، میتفۆرمین، هەروەها دەرمانیشمان هەیە بە شێوەی دەرزیە. ئەگەر هاتوو خانمەکە لە بیدایەت دەست پێ دەکەین بە دەرمانە سادەکان. چاودێری دەکرێت بە سۆنەر بزانین هێلکەی گەورە بووە، هەروەها چاودێری دابەزینی هێلکەکەش دەکرێت. ئەگەر هاتوو هێلکەکە دابەزی، ئێمە بوو بە دووگیانی باشە. ئەگەر نەبوو بە دووگیانی، ئەو کاتە ئێمە دەتوانین مانگێکی تر دیسان دەست بە عیلاج بکەین، لەوانەیە پرۆتۆکۆڵی عیلاجەکەمان بگۆڕین، لەوانەیە پێویستی بە دەرمانی زیاتر بێتن خانمەکە. ئەگەر هاتوو خانمەکە بەس بە حەب هێلکەکەی گەورە نەبوو، ئەو کاتە دەست بە دەرزی و دەرمان دەکەین. دەستان خۆش بێ دکتۆرە. دکتۆرە زۆر جار ئەبیستین ئەو دەرمانانەی ئۆڤوڵیشن ئیندەکشن ئەدەنگ و باسی ئەویان لەسەرە کە ئەبنە هۆی دووگیانی دوانە و سیانە و لانەیە زیاتریش. ئەمە تا چەند ڕاستە لە ڕووی زانستیەوە و ئایا کاریگەری مەترسیداری بۆ سەرژیانی دایکەکە هەیە ئەم زۆربوونی مناڵە؟ خۆی هیچ دەرمانێک بێ زیانی لاوەکی نییە بە دڵنیاییەوە، بەڵام ئەمە دەگۆڕێ بە گوێرەی کەسەکە. ئەو کەسە تا چەند ئەو دەرمانە لە جسمی ئیش دەکات، هەر کێشەی بۆ دروست دەکە ئەکەیت لە زیانە لاوەکیەکان. لەوانەیە نەخۆشەکە تووشی بارێکی دەرونی بێت، لەوانەیە تووشی سەرسوڕە و هیلاکی بێت، لەوانەیە هەست بە ئازار و توندبوون بکات لە سنگی، لەوانەیە لە زگی تووشی غازات ببێت، غازات و هەست بە قورساتی بکات. ئەگەری هێزیانی لاوەکی زۆر قورسیش دروست بکات، لەوانە هەستیاری زۆر نەخۆشمان هەیە، تووشی هەستیاری دەبێت. هەروەها لەوانەیە هێلکەدانەکە وەڵامدانەوەی بۆ دەرمانەکە زۆر بێت، پێی دەڵێن ئۆڤەریان هایپەرستیمولیشن. ئەم کاریگەریانەی دەبێت بەس بە ڕێژەیەکی کەمتر، وەکو بوونی دوانە و سیانە. بەڕێی من ئەوە زیان نییە. ئەوە ئەگەر هاتوو خێزانێک مناڵیان نەبوو بوو بە دوانە و سیانە شتێکی دڵخۆشکەرە. زۆر چاکە دکتۆرە کوکۆتا پرسیارمان گەر بپرسین ڕێژەی سەرکەوتنی تەنها چارەسەر بە دەرمان چەندێکە؟ ئێوە کەی بە نەخۆشتان ئەڵێن کە پێویستە لە چارەسەری دەرمانەوە بڕوا بۆ قۆناغێکی باڵاتر، بۆ پلانی تر؟ بەڵێ، ئێمە ئەگەر چارەسەری خاتونەکە بکەین بە دەرمان، لەوانەیە یەکێک لەوانە کە زۆر باوە تەکەویساتە، ئێمە چاوەڕی ئەوەی لێ دەکەین ئەم خانمە دووگیان بێت. پێویستە لە ماوەی عیلاجەکان هێلکەی گەورە بێت، هێلکەی دابەزێت. ئەگەر هاتوو
خانمەکە هێلکە دابەزینی نەبوو ئێمە 6 مانگ عیلاج لە 3 بۆ 6 مانگ عیلاجمان داپێی ئەو کاتە دەتوانین بڵێن ڕێگای دیکە دەتوانین تاقی بکەینەوە لەوانە ئێمە ڕێگای نەشتەرگەریمان هەیە بە هەناوبینی دەتوانین چەند کونێک لە هێلکەدانی بکەین بۆ ئەوەی جوابی بۆ دەرمانەکان باشتر بێت بتوانێت هێلکەکان دابەزێت. وەکو ڕێژەی سەرکەوتن ئەگەر ئێمە بین باسی بکەین ئەمە کە یەک هۆکار نییە بۆ سەرکەوتن لەوانە ماوەی نەزۆکی تەمەنی خاتوونەکە تەمەنی پیاوەکە زۆر دەور دەبینێ هۆکارە سەرەکیەکەی چییە لەوانەیە هۆکاری سەرەکی هۆکارێکمان هەبێت ئاسانتر بێ نسبەی ڕێژەی سەرکەوتنی زۆر زیاتر بێ هۆکارێکمان هەبێ ئەو هانەبێت ئەگەر هاتوو ئێمە دەرمانماندا لەوانەیەکێ لە دەرمانەکان کلۆمیفین سیترێت خۆی ڕێژەی سەرکەوتنی 25 بۆ 30 لە سەدایە لەبەر ئەوەی بە ڕێژەیەکی 160 بۆ 80 وا دەکات هێلکەکە دابەزێ بەڵام ئەگەر هاتوو ئێمە بەراوردی بکەین بە دەرمانیشکە لەوانەیە بگۆڕێ ڕێژەی سەرکەوتنەکەواتە بەپێی هۆکارەکە چارەسەرەکەش ئەگۆڕێت تەمەنی خاتوونەکە هۆکارەکە ماوەی نەزۆکیەکە هەمووی کاریگەری هەیە. دەستان خۆش بەیاخوا دکتۆرە کۆتایی بە بەشی یەکەمی پانەڵەکەمان ئەهێنین بەڕێزان ئێمە لێرە تەنها باز لە زانست ناکەین بەڵکو باز لە خۆڕاگریەکەین هەروەک چۆن ئەمڕۆ لێرە بۆم جلوبەرگی کوردی ڕەسەنەوە لێرە ئامادەین بۆ پاڵپشتیکردن لە ڕۆژئاوای نیشتیمان و نیشاندانی ئەوەی کە ئێمە گەلێکی زیندوو خۆڕاگرین بە هەمان شێوەژ ئینشاڵڵە لە پارتی دووەمی پانەڵەکەمانە باس لەوە ئەکەین چۆن هیوا لەو خێزانانەی کە بە هیوا بوون زیندوو بکەینەوە. دەستان خۆش بە بەڕێزان. ئەمجارە لە کۆتاییەوە دەست پێ بکەین دکتۆرە. دکتۆرە گەزێنیان بەخێر بەنیاخوام. زۆر جار باس لە IUI یان لە پیتاندنی دەستکرد ئەکرێ وەک چارەسەرێکی ناوەندی تەبعاً ئەکرێت زۆر بە سادەیی بۆمان ڕوون بکەنەوە IUI چییە و چۆن ئەنجامەدرێ و لەگەڵشیا بۆ کێش ئەنجامەدرێ. IUI واتە پیتاندنی دەستکرد یاخود لە ناو ئافرەتان وا باوە دەڵێن تەلقیح سناعی یان تەلقیح داخل ڕەحم بریتیە لە دانانەوەی تۆی ئامادەکراوی پیاوەکە بۆ ناو منداڵدانی ئافرەتەکە کە هەر لە کلینیکەکان دەتوانین ئەنجامی بدەین یعنی پێویستی بە نەشتەرگەری نییە پێویستی بە بەنجنابی ئەو ئافرەتانەی کە لۆیان ئەنجام دەدەین چێنە ئەگەر بێت و دوو هاوسەر نەتوانن دووگیان بن و هۆکارەکەی نادیاربی یاخود ئەو پیاوانەی کە کێشەیان هەیە لە کەمی ژمارەی تۆ یان ناچاڵاکی تۆ ئەو ئافرەتانەی کە کێشیان هەیە لە دابەزاندنی هێلکە وەکو کە باوتری نەفرەکیسی هێلکەدانەتەکە یوس ئەو ئافرەتانەی کە کێشیان هەیە لە ملی منداڵدان. زۆر چاکە دکتۆرە. ئەم پرۆسەیە چەند کاتی ئەوێ ئەتوانین بڵێن جۆرێکە لە نەشتەرگەری و پێویستی بەمانەوە هەیە لە ناو مستەشفا و نەخۆشخانەیە؟ نەخێر پێویستی بە نەشتەرگەری نییە دەتوانین هەر لە ناو کلینیکەکان ئەنجامی بدەن کاتێکی کەمی دەوێت تەنها 10 دقەیەک بۆ 20 دقەی دەوێتن ئەو پێویستی بە بەنج نابێت. ئازاری هەیە نەخۆشەکە؟ نەخێر بێت شێوەیەک ئازاری نابی. ئەی ڕێژەی سەرکەوتنی IUI چەندێکە؟ ئایا ئەگەر جارێک سەرکەوتوو نەبوو ئەتوانین دووبارە بکەینەوە بۆ خانمەکە؟ بەڵێ ڕێژەی سەرکەوتنی IUI بەپێی تەمەن دەگۆڕێت تەمەنی ئافرەتەکە بە تایبەتی ئەگەر تەمەنی لە 35 ساڵ بچووکتر بی دەتوانین بڵێن لە محاولەی یەکەم کە لە جاری یەکەم کە پیتاندنەکە دەکەین 10 لە بۆ 20 لە سەدایە بەڵام لەگەر ئەنجامدانی چەند جارێک کە ئێمە دەتوانین 3 بۆ 6 جار ئەنجامی بدەین ڕێژەکە زیاد دەبی بۆ 30 بۆ 60 لە سەدا کەواتە توانێت دووبارەی بکاتەوە. لە چ کاتێکا دووبارە ئەکرێتەوە؟ ئەگەر سەرکەوتوو نەبوو دەتوانین مانگەکانی دوایوی دووبارەکرێتەوە. زۆر چاکە دکتۆرە. لە کۆتاییە پشکنینی دووگیانی کەی پێویستە ئەنجام بدرێت دوای ئەنجامدانی ئەم پرۆسەیە؟ پشکنینی دووگیانی دەتوانێت 14 ڕۆژ ینی 2 هەفتە پاش پیتاندنی دەستکرد ئەنجام بدرێت. دەستان خۆش بەیاخوا دکتۆرە. دکتۆرە نیهایە دەگەر بێنە لای بەڕێستان ئێستا ژیان وەکوەزانین زۆر گۆڕاوە خواردنی خێرا و لایفستایل فاست فودەکان و کێشی زیادە و قەڵەویە توانین بڵێن بۆتە میوانی هەموو ماڵێک ئەمە تا چەند فاکتەرێکی سەرەکیە بۆ ئەوەی کە هاوسەران تووشی نەزۆکی ببن؟ بەڵێ خۆی خواردنە خێراکان و خواردنە گازیەکان دەبنە هۆی قەڵەوی قەڵەویش دەبێتە هۆی ناڕێکی لە هۆرمۆنەکان دواکەوتنی سووری مانگانە ناڕێکی لە سووری مانگانە کێشەیان دەبێت لە دابەزینی هێلکە و گەشەی هێلکە هەروەها لە پیاوانیش بە هەمان شێوە کاریگەری دەبێت لەسەر کوالیتی سپێرم. درستە. دکتۆرە ئەی تەمەنی هاوسەران بەتایبەتیش تەمەنی ئافرەتەکە چ ڕۆڵێکی هەیە لە نەزۆکیە؟
ئافرەت هەرکە لە دایک دەبێت ژمارەیەکی دیاریکراو هێلکەی هەیە ئەو هێلکانەی کە کوالیتیان باشە لەگەڵ ڕۆیشتنی تەمەن ئەو هێلکانەی لێ دەڕوات بە شێوەیەکی خێرا و بەرچاو لە دوای تەمەنی 35 ساڵی زیاد دەکات ئەم کەمبوونەوەی خەزنی هێلکە واتە هێلکەیەکی کەمی دەبینێت کە توانای پیتاندنیان هەبێت هەروەها لەگەڵ زیادبوونی تەمەنیش کێشەی دەبێت لە ناتەواوی کرۆمۆسۆمەکان ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە کێشەی هەبێت لە سەرکەوتنی پیتاندنی هێلکە و کێشەی لە بارچوونی زیاد دەبێت. زۆر چاکە دکتۆرە ئەی کاتێک دوو هاوسەرگیری ئەکەن دوای چەندێک لە مناڵنەبوونیان پێویستە کاسەردانی پزیشک بکەن. ئەمە پرسیارێکی زۆر جوانە لەو حاڵەتەدا تەمەنی ئافرەتەکە زۆر گرنگە ئەو ئافرەتانەی کە تەمەنیان لە 35 ساڵ کەمترە دوای 12 مانگ دەتوانن سەردانی بکەن. ئەو ئافرەتانەشی کە تەمەنیان لە 35 ساڵ زیاترە وا باشترە دوای 6 مانگ سەردانی بکەن هەندێک حاڵەتیشمان هەیە باشتر وایە یەکسەر سەردانی بکەن چاوەڕێ نەکەن بۆ نمونە ئەگەر هاتوو تەمەنی ئافرەتەکە 40 ساڵیان زیاتر بێت ئەگەر هاتوو کێشەیەکی هەبێت بۆ نمونە کێشەی هەبێت لە ناڕێکی سووری مانگانە یان سووری مانگانەی بۆنێت یان کێشەی هەبێت لە کێشەی دووارە بوونەوەی لە بارچوونی هەبێت کێشەی هەوکردنی حەوز و پێشتر نەشەرگەری حەوزی ئەنجامدا بێت یان کێشەی هەبێت لە منداڵدان و هێلکەدان هەروەها ئەگەر هاتوو پیاوەکەش بە هەمان شێوە کێشەی هەبوو لە کاتی جوودبوون یان کێشەی هەوکردن و نەشتەرگەری هێلکەبوونەکانی پێشتر ئەنجام دابێت یانیش ئەگەر هاتوو چارەسەری کیمیایی یان چارەسەری بە تیشکیان وەرگرت بێت. دەستان خۆش بێ دکتۆرەیان زۆر سپاس بۆ زانیاریەکانتان. دکتۆرە زەنوێر بەخێر بەنیاخوا گەر بینە لای بەڕێستان وەکو کۆتا وێزگە و پڕهیواترین وێزگە باسی IVF بکەین مناڵی بلووری ئەم چارەسەرە کاریگەرە چۆن ئەنجامەدرێ قۆناغەکانی چین بە چەند ستێپ ئەنجامەدرێ؟ بەیانی هەموو لایەکتان باش سەرەتا هیواجارم لە کۆتایی ئەم پانێڵە بتوانین هیوایەکی یەکجا گەورە ببەخشین بە هاوسەران کە بەڕاستی زۆربەی زۆری کێشەکانی نەزۆکی سپاس بەخوا ئێستا چارەسەر دەکرێت. ئەم پرۆسەیە بە جۆرێک ئەنجام دەدرێت سەرتا ئێمە هەڵستین بە ئامادەکردنی خانمەکە واتە خانمەکە ئامادە دەکرێت کە هێلکەی باشی هەبێت واتە ژمارەیەک هێلکەی هەبێت و ئەو هێلکانە لێ ڕاکێشرێت واتە وەرەگیرێت لە هەمان ڕۆژدا تۆی هاوسەرەکەشی وەرەگیرێت و ئەم هێلکەوتەوە لە ناو تاقیگەدا دەپیتێنرێت پاش پیتانجن هێلکەوتەوەکە بێتە کۆرپەلە بێگومان و ئەو کۆرپەلەیەش پاش ئامادەکردنی منداڵدانی خانمەکە بۆ وەرگرتنی ئەو کۆرپەلەیە ئەگوازرێتەوە ناو منداڵدانی خانمەکە بەڵێ بێگومان پیتانتنەکە لە دەرەوەی جستای ڕوئەدات واتە لە تاقیگای ڕوئەدات. درستە دەستان خۆش بێ دکتۆرە کین ئەو هاوسەرانەی کە ئەتوانن ئەم IVF بکەن و ڕێگاکانی تری چارەسەریان بۆ دەست نادا بە نمونە مناڵی پیتاندنی دەستکرد یا چارەسەر بە دەرمان. بەڵێ کۆمەڵێک کێشەمان هەیە کە چارەسەرەکەی بەڕاستی باشترین بۆی ئەنجامدانی مناڵی بلووریە یەکێک لەو کێشانەویش ئەوەیە ئەگەر هاتوو خانمەکە بۆریەکانی هێلکەدانی گیراوە جا ئەو بۆ گیرانە بەهۆی هەوکردنەوە بێت یاخود لە ڕێگەیەکی زگماکی یاخود لە ئەنجامدانی پێکۆنووسان بێت بەهۆی نەشتەرگەری پێشووتر یاخود هەندێک خانم کە تووشی دوگیانبوونی دەرەوەی منداڵدان ئەبن لە ئەنجامدا لەوانەیە بێتەوەی ئەوەی کە بۆریەکەی لە دەست بدات باشترین چارەسەر بۆ ئەم جۆرە خانمانە بێگومان ئەنجامدانی منداڵی بلووریە. هەروەها ئەگەر هاتوو هاوسەری خانمەکە کێشەی کەمی تۆی هەبوو بە جۆرێک کە تۆکانی ئەوەندە کەم بوو کە نەتوانرا لە ڕێگەی دەرمان واتە لە ڕێگەی سروشتی دووگیانبوون یاخود لە ڕێگەی ئەنجامدانی تەلقیح سناعی وانەیە بتوانن دووگیان بن لەم حاڵەتەشە بەڕاستی باشترین ئەنجامدان بۆیان ئەنجامدانی مناڵی بلووریە چکە بەداخەوە زۆربەی کات ئێمە کە ڕوبەڕووی ئەوە ئەبینەوە کە هاوسەری خانمەکە نایەت بۆ پشکنین ئەمە ڕۆژانە چەندین نەخۆشی ئەو هامان هەبووە هەرێکێک لە نەخۆشیەکانم ماوەی 6 ساڵ خانمەکە دەرمانی وەرگرت بوو بەبێ هیچ سوودێ یعنی هیچ کێشەیەکی دووگیانبوونی نەبوو بەداخەوە دوای کە داوام کرد هاوسەرەکەی بێت هاوسەرەکەی رازی نەبوو بە جۆرێک رازی ماکردمان بەس پێی بڵێ دکتۆرە ئێوە قسە بکات لەگەڵ پاشەوە دەرچوو کە کێشە سەرەکیەکە لە هاوسەرەکەیە و کاتێ هاوسەرەکە دەرمانی پێویستی وەرگرت لە ئەنجامدانی یەکەم تەلقیح سناعی سوپاس بۆخوا پاش 6 ساڵ یەکسەر دووگیان بوو و هەر لە ماوەیان نەشتەرگەری مناڵبوومان بۆیان کرد و سەرکەوتو بوو سوپاس بەخوا. یەکێک لە هۆکارەکانی تریش ئەوەیە کە زۆربەی کات خانمان بەڕاستی ئەبینین خانمەکە یان بە تەمەنێکی گەورە هاوسەرگیری دەکات ژمارە هێلکەکانی کەمە لەو تەمەنە یاخود خانمەکە خۆی زگماگی هێلکەی کەمە ئەمەش یەکێکە لە هۆکارەکان کە باشتر وایە ئەو هێلکەکەمە بە زووترین کات ڕێگەی مناڵی بلووری بگرینە بەر بۆ ئەوەی کە هێلکەکانی لێ نەڕوات. هەروە هەندێک هۆکاری ترمان هەیە بۆ هەندێک هۆکاری ترمان هەیە بۆ ئەنجامدانی مناڵی بلووری ئەوش ئەوەی لەوانەیە هەردوو هاوسەر
هیچ کێشەیەکیان نەبێت بەڵام دووگیان نابن ئەمە شێکێکە لەو هۆکاران کە پێ ئەتوانین پێی بڵێن هۆکاری نەزۆکیەکان تا ڕادێک نەزانراوە کە ئەمەش سەتاسی نەزۆکی ئەگرێتەوە کە ئەمانەش بەڕاستی سوودێکی زۆر باشە بینن لە ئەنجامدانی مناڵی بلووری هەندێک جار خانمەکە لەوانەیە کێشەی تری زگماگی هەبێت لە ناو منداڵدان و تا ناڕێکی هەبێت لە ناو منداڵدان کە پێویست کات بە منداڵی بلووری بە ئەنجامدانی مناڵی بلووری کۆرپەکەی بۆ دابدرێت هەروەها هەندێک هۆکاری ترمان هەیە لەوانە کە ئێستا ئەتوانم بڵم تا ڕادێک زۆر بۆ لە ناومان ئەویش کێشەی فرەکیسی هەلکەدانە یاخود هەروەها کێشەی ناوپۆشی منداڵدانی کۆچکردو کە پێ ئەڵێن ئیندۆمەتریۆسیس ئەمانش بە هەمان شێوە کێشێکی ئەتوانە سوودێکی باش ببین لە ئەوانەی دوای دەرمان و ئەوانە پاش ئەوەی کە ئەوانە بەڵێ سوودیان نبینی لە دەرمان یاخود ئەنجامدانی تەلقیح سەناعی ئەتوان سود ببین لە ئەنجامدانی مناڵی بلووری هەروەها شتێکی زۆر گرنگ هەیە بەڕاستی ئێستا ئەویش ئەوەی کە ئەتوانم بڵێم نەخۆشی شێرپەنجە هەم لە کوور لە کچ لەوانەیە کە پێشەوەی هاوسەرگیریان کردووە هاوسەرگیری بکەن واتە پێشەوەی دەرمانی کیمیایی یاخود تیشک وەربگرن پێش ئەوەی کە تۆکانی کوڕەکە یاخود هێلکەکانی کچەکە تێک بچێت لە ڕێگەی دەرمانی کیمیایی یاخود تیشکەوە باشتر وایە کە هێلکە و تۆکانیان بۆ هەڵبگیرێت پاشەوەی کە هاوسەرگیری دەکەن سپاس بەخوا کە ئەمە ڕێژێکی زۆر باش ئەتوانن سەرکەوتوبوون بۆ خستنەوەی نەوەی نوێ هەروە هەندێک جار هاوسەرەکە بین هاوسەرگیریان کردووە خانمەکەیان هاوسەرەکەی تووشی شێرپەنجە بن لەم حاڵەتەیە ئەتوانین کە مناڵی بلووریان بۆ بە ئەنجام بگەن و کۆرپەلەکە هەڵ ئەگیرێت بۆیان پاش ئەوەی کە تەندروستی خانمەکەیان هاوسەرەکەی باشە بێت پاش چاکبوونەوەی لە نەخۆشیەکە ئەتوانرێت بۆیان بگوازێتەوە و ئەتوانم بڵێم لەم سەردەمەش ئێستا بەڕاستی یەکێک لە سەرکەوتووترین تەکنیکەکانی کە بەکاردێت لە ئەنجامدانی مناڵی بلووری ئەوش ئەوەیە ئەتوانین بتوانین دیاریکردنی نەخۆشیە بۆماوەیەکانە ئەو نەخۆشیە بۆمایانە بۆ منە هەندێک هاوسەر هەیە ینی پێش ئەوەی چاندنەکە بکەن ئەزانن کە ئەمە کێشەی بۆ ماوەی یەکێک لەوانە مەسەلەن خانمان هەیە یان هاوسەر بڵێن چەند ژمارەیەکی زۆر مناڵیان بووە بەس مناڵەکان لە ماوەی ڕۆژێک پاش 2 ڕۆژ مردوون بەهۆی کێشەی زگماگی یاخود بۆتە هۆی لە بارچوونی یەک لە دوایەک ئەمانە یەکێکە لە هۆکارەکان بەڕاستی کە ئەتوانین بەسەرکەوتی مناڵی بلووری بۆیان بە ئەنجام بگەێنن پاش ئەوەی کە ئەو کۆرپەلەیە پشکنینی بۆ ماوەی بۆ دەکرێت کە کۆرپەلەیەکی تەندروستە اینجا لە منداڵدانی دایکەکە دائەندرێت هەروەها یەکێک لە نەخۆشیە باوەکانی ژەوێت کە ئەتوانین بڵێن سالەسیمیا ئەو هاوسەرانی کە هەڵگری سالەسیمیان یەکێک لە باشترین چارەسەرەکان بۆیان ئەنجامدانی مناڵی بلووریە پاشەوەی کە کۆرپەلەکە پشکنینی بۆ دەکرێت کە ئەو کۆرپەلەیە توشبووی تەلاسیمیانە ئەنجا گوازرێتەوە ناو مناڵانی دایکەکە زۆر چاکە دکتۆرە ئەی پێش چاندنەکە ڕوو بدە ئایا ئێوە ئەتوانن ڕەگەزی کۆرپە لە ڕێگەی IVF-ەوە دیاری بکەن؟ بەڵێ بێگومان ئەوش بە هەمان شێوە پاشەوەی کە خانەیەک لە کۆرپەلەکە وەرئەگیرێت ئەنێرێتە پشکنین کە دەرئەکەوێت کە کوور بێت یان کچ بێت ئەزانرێت و هەیە هەر نەخۆشێکی بۆ ماوەی هەبێت یان هەندێک جار نەک لەبەر ئەوەش لەبەرەوەی هەندێک نەخۆشیە بۆ ماوەکان هەیە لە ڕەگەزی کوڕا هەیە هەندێک لە ڕەگەزی کچا هەیە بۆیە ئێمە پشکنینی ئەوەی بۆ ئەەکەین بەڵێ ینی ئەوانەی کە مەسەڵەن ئەیانەوە کچیان بەیان کوڕیان بێ بە دیاری کراوی ئەتوانن ئەم IVF بکەن دەستان خۆش بێ دکتۆرە ئەی ئەو هۆکارە سەرەکیانە چینکە ئەبنە هۆی سەرنەکەوتنی IVF و چی بکرێ بۆی ڕێژەی سەرکەوتنی IVF زیاد بکرێ؟ بەڵێ کۆمەڵێک هۆکارمان هەیە بەداخۆ زۆربەی کات هاوسەران کە یەتە چارەسەری مناڵی بلووری ئێمە ڕۆژانە ئەوە بینین تەمەنێکی ئەجگار زۆر ڕۆشتووە یعنی بۆ نمونە ئەبینین 10 ساڵە هاوسەرگیریان کردووە هیچ مناڵیان نەبووە و کاتێک شەبینین کێشەکە زۆر گەورەیە ئیلا بە مناڵی بلووری چارەسەرەکرێت بە زۆر دواکەوتن یەکێک لەوانە تەمەنە بەڕاستی تەمەن کاریگەرێکی زۆر گەورە هەیە لەسەر سەرکەوتنی پرۆسەکە ئەتوانم بڵێم ئەگەر هاتو تەمەنی خانمەکە بەڕاستی بە تایبەت ئەگەر هاتو تەمەنی خانمەکە لە 35 ساڵ کەمتر بوو ڕێژەی سەرکەوتنی پرۆسەکە بە ڕێژەی تقریباً 140 بۆ 70 بس باش تەمەنی 35 ساڵی بە تایبەت 30 ساڵی کە ژمارە و جۆری هێلکەی خانمەکە زۆر کەمە بێتەوە ئەگاتە ڕێژەی نیوە لەو حاڵەتەیە بێگومان سەرکەوتنی پرۆسەکەش کەمە بێتەوە تانە ئەو پەیامە بگەن بە هاوسەران کە زووتر خەم لە خۆیان تەمەن زۆر چارەسەری خۆیان زۆر گرنگە یەکێکە لە هەرە هۆکارە سەرەکیەکان درستە دکتۆرە زۆر جار کە ببوورە کۆمەڵی هۆکاری تریشمانەیە لەوانە جۆری کۆرپەکەیە بەڕاستی جۆری تۆ کەواتە ئایا تۆکە تۆیەکی باشە یان نا هەروەها جۆری هێلکەی خانمەکەش ئەمانەش دەورە بینێ لە سەرکەوتنی پرۆسەکە و هەروەها پاشەوەی کە دەبێتە کۆرپە جۆری کۆرپەکەش دەورە بینێ بێگومان و هۆکاری نەزۆکیەکەشیان ئەمانە هەمووی کاریگەری هەیە بۆ نمونە ئەوانەی ناوپۆشی منداڵدانی کۆچکردو ئەوانە بخۆیان کێشیان لە ناو منداڵدان هەیە لەوانەیە کۆرپێکی زۆر باشیشمان هەبێت بەس نەبێتە دووگیانبوون بەهۆی کێشەکانی منداڵدانەوە بێت ئەمانە هەمووی هۆکارە بۆ ئەوەی کە هەروەها ئەو سنتەرش و ئەو تەکنیکەش کە ئەنجام ئەدرێت ئەمان هەمووی هۆکارێکە کە ڕێژەی سەرکەوتنەکە ئەگۆڕێت
درستە دەستان خۆش بە دکتۆرە و کۆتا پرسیارمان زۆر جار کە بە داتا و ئامار و ڕێژەی سەدی قسە ئەەکەین زۆر قەناعەت پێکەر نییە بۆ نەخۆشەکە بەس ئێوە هیچ چیرۆکێکی ڕاستەقینە یا فیدباکێکتان لایە کە زۆر کاریگەر بوو بن پێی و دوای چەندەها ساڵ ئەم تەکنیکەتان بۆ بەکارهێنا بێ و سەرکەوتوو بوو بێ خوای گەورە مناڵی پێبەخشی بێتن بەڵێ بێگومان یەکێک لە چارەخوازەکانم کە لەم ماوەیە بوو ماوەی 13 ساڵ هیچ مناڵیان نەبوو هەردوو هاوسەرەکە زۆر چارەسەریان وەرگرت بوو پاشەوەی کە ئێمە بۆمان دەکەوت کە هیچ کێشێکی ئەو هەبە و شێوە گەورەیان نیە وەکوتم لەوانەیە زۆر جار هاوسەرەکە هیچ کێشێکی واهیشیان نەبێت بەس هاوکاری نزۆنکێک ئەتوانین ئێمە بڵێن بە نەزانراوی دانێ کە مناڵی بلووریمان بۆ بە ئەنجام گەیان سوپاس بەخوای گەورە توانیان لە یەکەم محاولە دووگیان بن پاش 13 ساڵ الحەمدوللا توانین نەشتەبێری مناڵبوونیشان بۆ بکەین و مناڵەکەشیان زۆر سەلامەتە لە کاتێکە هەتا باری دارای بڵێن خێزانەکەش باش نەبوو پاش وەرگرتنی دەرمان لە یەکەم هەنگاو ویستیان بکشێنەوە خۆم تەلەفۆنم بۆیان کرد بەڕاستی پێم وتن بەردەوام بن هەتا وای لێ هەندێک جار خوای گەورە شتەکان ئاسانەکە یعنی بە دەرمانێکی زۆر کەم لەبەرەوەی تەمەنی خانمەکە گەنج بوو بەڕاستی بۆ ئەڵەم تەمەن کاریگەری زۆری هەیە لە 35 ساڵ کەمتر بوو لە یەکەم هەنگاو لە یەکەم محاولە دووگیان بوو سپاس بخوا دەستان خۆش بەخوا دکتۆرە سپاس بۆ زانیاریەکانتان و بۆ کاتتان لە کۆتاییە سپاسی ئەم شەش پزیشکە نیشتیمان پەروەرەکەم کە بە زانست و بە جلو بەرگە کوردی ڕەسەنەکەیانەوە هەم زانست هەم نیشتیمان پەروەریان پێشکەشکردین ئامادە بوانی بەڕێز ئێمە لێرە کۆتایی بە قسەکانمان ئەهێنین میهرەبانی دڵسۆزی و لێزانی